ئازیزەکانم سڵاوتان لێبێ. ئەمڕۆ دواوانەی ڕێزمانە خوێنین، تەنانەت دوا بابەت لە هەموو کتێبی پۆلی حوتی کوردیە خوێنین. هیچ کاری داخوازیە ئیتر کۆتایی بە پرۆگرامی خوێندنی ئەم ساڵەیەنی بۆوانەی کوردی. ئەویش کاری داخوازیە. کاری داخوازی چییە؟ هەر لە ناوەکەی وەیە کار لەگەڵ داخوازی. کاری داخوازی یعنی داخوازیت هەیە لە یەکێک، داخوازیەکی لە بۆ نمونە یەکێک کارێکت بۆ بکە، بۆ نمونە بە دایک تەڵێ بە باوک تەڵێ داخوازیان لێکەی دایەت کە ئەتوانیت قەڵەم بۆ بکڕی، پێویستمە بۆم بکڕیت. با من ئەم پەرەگرافە بخوێنمەوە دواتر شیکردنەوەکەیەکەین. لەوانەی زانستدا مامۆستاکەمان گوتی قوتابینە بۆ ئەوەی لەشتان دروست بێت پتە و بەهێز بن، هەموو شەوێک زوو بنون، بەیانیان ژیز و لە خەو ڕابن، دەموچاوتان بە ئاو سابوون بشۆن، ئینجا نانی بەیانی بخۆن، جلک و بەرگتان لەبەر بکەن و بڕۆن بۆ قوتابخانە. ئەی قوتابی، لە کاتی دیاریکراودا لە پۆلەکەت ئامادە بە، گوێ لە مامۆستا بگرە، دگەل هەڤالێن خۆ نەئاغڤە عنی قسە مەکە، تەماشای ئەم لاولا مەکە، کە تەواو بووی یەکسەر هەڕە ماڵ، یەکسەر وەرەوە ماڵ، پشتی فشودان و حەسانەوە وانەکانت بخوێنە، ئەرکی ماڵەوە بنویسە، کات بە فیڕۆمەدا، هەڤاڵینێ دگەل مرۆڤێن خراپ نەکە. ئەگەر سەرنج بن لە کاتی خوێندنەوەی ئەمەیە گوێتان لە چییە بوو؟ لە داواکردن، لە فەرمانکردن، لەوەی کە کارێک هەیە بە ئێوە ئەڵێ بێ بیکەن. بۆ نمونە هەموو شەوێک زوو بنون، لە خەو ڕابن، دەموچاوتان بە ئاو سابوون بشۆن، ئینجا نانی بەیانی بخۆن، جلوبەرگتان لەبەر بکەن، بڕۆن. ئەمانە ئامادە بە، گوێ لە مامۆستا بگرە، دەگەڵ هەڤالێن خۆ نەئاغڤە، ئەمایان نەرەیە نەئاغڤە قسە مەکە، تەماشای ئەم لاولا مەکە، ئەمەشیان نەرەیە، کە تەواو بووی یەکسەر هەڕە ماڵ، پشی پشتودان و حەسانەوە وانەکانت بخوێنە، ئەرکی ماڵەوە بنویسە. هەمووی داواکردنە، داواکە ئەو ئیشە بکەن، کات بە فیڕۆم مەدە، هەڤاڵین دگەڵ مرۆڤێن خراپ نەکە. یەک شتی تر لە کاتی خوێندنەوەیە، سەرنجتان نا هەموو کارەکان یان بێی پێوە بوو، ئەگەر کارەکەمان ئەرێنی بواە بکەن، بڕۆن، بشۆن. لێرەیە ئامادە بە، ئەو بەیە. بەڵام بۆ نەرێکردنەکەشی نەئاغڤە مەکە، کە تەواوی یەکسەر هەڕەماڵ، ئەوە لەویایە هەڕەش وشێکی شازە، ئەویان هەر جیایە دوای باسیەکەم. کەواتە ئەگەر دیقەت بین زۆربەی کارە داخوازەکان پیتی بێ ئەخرایە پێشی، بخۆ بڕۆ بکە بنووسە. بەڵام ئەگەر نەرێ بووایە بیوتایە وامەکە مەی بەکارێنە، مەنووسە، مەخۆ، مەبە، مەگرن، مەبڕن، بەم شێوەیە. خستنە ڕۆکەیە لە چی؟ دیارە قوتابی خوێندکاری ژیر و هۆشمەند دەبێت ئامۆژگاری مامۆستایان لەگوێ بگرن. لێرەشە بۆیە مامۆستای زانستڕووی لە قوتابیانی کرد و هەندێک ئامۆژگاری کردن بۆی سوودی لێوەر بگرن. مامۆستای زانست ماشتا هەموو شوێک زوو بنون، بەیانیان لە خەو ڕابن. ئەمە هەمان ڕستەی دووبارە کردێتەوە، ئەڵێ چی؟ لە ڕستەی یەکەمدا مامۆستا داوا لە قوتابیانە کات کارێک لە دوای ئاخافتن ئەنجام بدەن و کارەکەی خستۆتە شێوەی داواکردن، یان داخوازی یان فەرمان پێکردن. دیارە قوتابیەکانیش کە کەسی دووەمی کۆن داخوازەکەی مامۆستایان جێبەجێیەکەن، یعنی ئەوەی کە لە جێناوەکانمان خوێنمان ئێوە، کەسی دووەم کۆ ئێوەیە، وانە مامۆستا یەک کەسە داوا لە کێکە لە ئێوە، بۆیە ئەڵێ کەسی دووەمی کۆ. لە ڕستەی دووەمیش بە هەمان شێوە ڕوو لە قوتابیەکە کات و کە کەسی دووەمی تاکە، ئەمایان بە یەک کەس ئەڵێ، یعنی کەسی دووەمی تاک لەگەڵ کەسی دووەمی کۆ بەکارهێنرێ. بۆ کاری داخوازی تەنها داواکارەکە لەوەیە، ینی ناتوانانی داخوازی بەسەر ئەوە بسەپێنی بۆ کەسی سێم تاک و کۆکەی، ئەبێت خۆت بچی بۆ لای. مەسەلەن ئەگەر تۆ بتەوێت فەرمانێک بە هاوڕەکەت بکەی بەڵام ناچی لای یەکێکی تر بیکەی، بۆ نمونە بتەوێت فەرمانێک یان داواکاریەک لە دایکت بکەی، ناچی بە باوکت بڵێ باوە
ئەبێ دایکم تۆ ئەوم بۆ بکەی ئەبێ خۆت بچی ئەوەی پێ بڵێ یعنی ئەوە یاسایەکی زمانەوانیە. ئەمەش داوای لێکا کە لە کاتی دیاریکراودا لە پۆل ئامادە بێت و گوێ لە مامۆستا بگرێت دیارانجامی ئەو کارش لەلایەن قوتابیەکە ئەکەوێتە پاش ئاخافتنی مامۆستاکە و هەر لەبەرەوەش ئەم جۆرە کارە پێوترێت کاری داخوازی. کاری داخوازی تەنها بۆ ڕانەبردووە تەنها لە داهاتوو ئاکرێ بۆ ڕابردوونی ینی کەس داوات لێ ناکە کە دوێنێ شتێ بکەی ئەوە شتێکی نامەعقول و نالۆژیکیە. دایمە کاری داخوازی لە ڕۆژەکانی داهاتووترایە لە ڕانەبردووایە لە کاری لە کاتێکایە کە هێشتا نهاتووە. دیسان لە هەردوو ڕستەی دگەل هەڤالێن خۆنە ئاخەوە و تەماشایان لاولا مەکە ماوەسا داوا لە قوتابیەکانی کە کارەکە ئەنجام نەدەن چونکە ئەنجامدانی ئەو کارانە بەخرا بەشکێتەوە سەر قوتابی. ئەو جۆرە کارانەژی هەر کارێک داخوازین بەڵام لە دۆخی نەرێدان کە بە ئامرازی ما لە شێوەزاری کرمانجی خوار و نە لە شێوەزاری کرمانجی ژوور و دروستەکرێت. ئەمە لە بەریکەن ئەمە ئەڵێ لای خۆمان مە بەکارێنین ئەها مەنووسە مەخۆ مەکە لە بادینە لە کرمانجی سەر و نەبەکارێنن نەخۆ نەکە نەفری نەبەی نەنووسی نەنویسی ئەوان واڵێ. باشە بابەتەکەمان هەر ئەوەندەیە زۆر زۆریش ئاسانە. لە دەستورەکە شاڵەچی پێناسەیەەکە کاری داخوازی کەسی یەکەم داوا لە کەسی دووەمی تاک و کۆکات بە ئەنجامدانی یان ئەنجام نەدانی کارێک کە لە دوای خواستن هەر ئەوەیە کەسی یەکەم داوا لە کەسی دووەم یان دووەم بە تاک و کۆوە جا بۆ تۆ بێیان بۆ ئێوە بێ کە کارێکیا ئەنجام بن یا ئەنجام نەدەن. کاری داخوازی بە نیشانی بێ دەست پێکات و بە جێناوی لکاوی ئە بزوێنی کورد بۆ کەسی دووەمی تاک و جێناوی لکاوی نێ بۆ کەسی دووەمی کۆ کۆتایی دێت وەک بنووسە بۆ دووەمی تاک بنووسن ینی کۆتاپیت لە جێناوەکانە بۆ داخوازی تەنها ئەم دوو پیتەمانە هەیە نێو لەگەڵ بزوێنە کورتەکە ئەوە بۆ تاک ئەو بزوێنە کورتە ئەمە بۆ نێ ئەتوانیەوە بیکی بۆ سەر نمونەی تر بۆ نمونە بڕۆن بخۆن ببەن بکەن بفڕەن هەمووی نەیە ئەمەشیان بکە ببە بخە هەمووی ئەو بزوێنە کورتی پێوە بێ. ئەڵێ چی لە دووەمە بەڵام لە هەندێک کاردا کە ڕێگەکانیان کۆتاییان بە بزوێنی ئۆ وی درێژ ئی ئاتووە لە کەسی دووەمی تاکدا بزوێنی ئا دەرناکەوێت وەکو بخۆ بڕۆ بشۆ بن و بدرو بڵێ ئەمان ئەڵێ ئەمانە ئەگەر ئەم بزوێنانە بوون دەرناکەون بۆ چونکە ئێمە لەوانەی پیتەکانە خوێنومانە کە دوو بزوێن بە دوای یەکانایەن ئەمە بزوێنە ئەم بزوێنە کورتە چۆن توانین بخەیتە سەرەیە بۆ نمونەیان وۆ چۆن توانی ئەوەی بخەیتە سەر بۆ نەگەر بڵێ بڕۆ ئەگەر بۆ بڵێ ناتوانانی و بزوێنە کورتتانی هەر یەکسەر لایەبی. باشە نمونەی تر وەکو یاریەکە بکەن یاریەکە بکەن بن بەکارێنەوە یاریەکە ئەگەر نەرێ بێ یاریەکە مەکەن بەڵام ئەوە لە بادینی بۆ ئانوت نەکەن ئەوانمانەوت با پیتێک بین کە ئەوە کۆتاییەکەی بزوێن بێت بۆ نمونە شۆردن ئەگەر تۆ بۆ نمونە ئەڵێ دەشۆم باشە ئەم کارەمانەیە دەشۆمانەیە بەڵام ئەگەر یەکێک داخوازی بەسەرا بکات بۆ من تۆڵی جلەکانم دەشۆم بەڵام نەیشۆی دوایی جارێکتر داوات لێکات جلەکانت جلە بورن جلە کانت بشۆ ناتوانانی ئەمان بزوێنە کورتەکەی بۆ بەکاربێنی لەبەرەوەی بە بزوێنی بەوە کۆتاییاتوە ئێمەش دوو بزوێن بە دوای یەکدانیان ئیتر هەموو ئەوانەی تر بشۆ بخۆ بکە بڕۆ مەڕۆ مەکە مەخۆ بە ئەری و نەری هەردووکی توانین بەکاری بێنی. بابەتەکەمان هەر ئەوەندەیە کە بزانی کە کاری داخوازی چییە ئەو کارەیەکە داوایان فەرمان بە کەسێکی ترەکەی کە کارێک بکات یان نیکات. باش ئازیزەکانم ڕاهێنانەکان شیکار بکەن و ئیتر ئەمە دواوانە ئابێ سەبارەت بە ڕێزمان و هیوادارم بە باشی تێگەیشت بن. سپاس بۆ گوێگرتنتان.